يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. إيمان داران و خواناسانی زۆر بەڕێز، خوای پەروەردگار لە سوورەتی ئەلمائیدە ئایەتی 90 هەواڵێکمان پێدەدا و داواکاریەک لە ئیمانداران دەکا. دەفەرمێ یا ئەیوهە الذین ئامنوا، ئەی ئیمانداران، إنما الخمر والميسر والأنصاب والأزلام رجس من عمل الشيطان. بزن و ئاگادار بن بە دڵنیاییەوە، عەرەق و هەموو ئەو شتانەی کەوا ئینسان سەرخۆش دەکەن، قومارکردن، هەر پارەیەک کەوا لە قومارکردنە لە تەرەفی بەرامبەر بیبەیتەوە، هەروەها والئەنساب، ئەو شتانەی کەوا دادەندرێن لە جیاتی خوای پەروەردگار دەپەرسترێن و حەیوانیان بۆ سەر دەبڕدرێ و خوێنیان لەبەر دەما دەڕێژرێ. جا لەو قورئانە کاتێ وشەی ئەنساب بیندرا، واتە ئەو شتانەی وەکو بتێک دانراون بەڵام بە شکڵ نین، واتە شکڵی مرۆڤ یان گیاندارێکیان لەسەر نییە. ئەگەر لەسەر شکڵی ئینسانێک یان گیاندارێک دانرا و لە جیاتی خوا نەعوذ بالله پەرسترا، ئەو کاتە پێی دەوترێ وەثەن یان سەنەم. و ئەو گۆشتەی کەوا بۆ ئەو شتانە سەر دەبڕدرێ لە جیاتی خوای پەروەردگار، ئەوە خوا دەفەرمێ حەرامە. والئەزلام، ئەزلام بریتی بوو لەوەی لە زمانی پێش ئیسلامدا تا هاتنە خوارەوەی ئەم ئایەتە قورئانیە، کەسێ بیویستایە سەفەر بکە، کەسێ بیویستایە هاوسەرگیری بکە، کەسێ مەبەستی مامەڵەیەک بوویایە و سەری لێ دەرنەچوویایە بیکەم یان نەیکەم، دەهات سێ پارچەداری وەکو تیر دێنا، لە یەکیان دەنووسی کارەکە بکە، لە یەکیان دەینووسی مەیکە، لە یەکیان هیچی نەدەنووسی. ئەیکردنە ناو تورەکەیەکەوە و هەڵی دەتەکاندن کەوا تێکەڵاو ببن. بە مناڵێک بە کەسێک دەیوت دەست بکە ناو تورەکەکە و ڕووبکە بەو لاوەدانەیەکیان هەڵبژێرە. ئەگەر ئەوە بهاتە دەرەوە کە نووسراوە بیکە، کارەکەی دەکرد. ئەگە بنووسرایە مەیکە نەیدەکرد. ئەگەر ئەوە بهاتە دەرەوە کە هیچی لەسەر نییە، جارشکە یاریەکەی دووبارە دەکردەوە. بۆ هەواڵی داهاتوو بۆ کارەکانیان ئەم ئەزلامەیان دەکرد، کە لە ئەمڕۆدا پێی دەوترێ بورجەکان. واتە لە مروری زەمەنە ئەم بابەتە پێشکەوتووە. ئینسانانێک ئەمڕۆ لە سەدەی 21 و تەکنەلۆژیای نوێدا هەڵگری بڕوانامەی باڵاشن، بەڵام هەمان فکری زمانی جاهیلیان هەیە بەهۆی دوورکەوتنەوە لە ئیسلام و لە پەیامی خوای پەروەردگار. کاتێک کە دەبینی لەسەر کەناڵی تەلەڤیزۆنی بینی ومە بورج دەخوێندرێتەوە، ئەگە بورجەکەت ئەوە بێتەوە ئەمە لە ڕێگا تا تووشی ئەمە دەبی، یان وریا بە تووشی ئەوە دەبی، ئەم خێرەت دێتە بڕێگا، ئەم شەڕەت تووش دەبێ. ئەوە هێشتاش هەرماوە ئەوەی کە قورئان ئاماژەی پێ کردووە. خوا دەفەرمێ هەواڵمان پێدەدا ریجسون، خەڵکینە ئەوانە کارێکی پیسن. ئەو چوارە عەرەق و هەموو ماددە هۆشبەرەکان، قومارکردن بە هەموو شێوازەکانیەوە، بتپەرستی و ئەوەی بۆ بت سەر دەبڵێ بۆ غەیری خوا، فاڵگرتنەوە و پەنابردنە بەر بورج خوێندنەوە بۆ زانینی کاری داهاتووت، زار هەڵدان. خوا دەفەرمێ ئەوانە پیسن، ئەوانە نەشیاون بە تۆی مرۆڤی مسلمان من عەمەلی شەیطان، ئەوانە لە کار و کردەوەی شەیطان و شەیطان سیفەتانن. داواکاری خوا لە ئێمە چییە؟ فەجتەنیبوه، خۆتانی لێ بپارێزن. جا بەڕێزان سەیرکەن، کەسانێک هەن سەریان لێ دەشێوێ یان سەریان لە خۆیان شێواندووە، کتێب لەسەر ئەوە نووسراوە گوایە عەرەق حەرام نییە، چونکە خوا نەیفەرموو مەی خۆنەوە، خوا دەفەرمێ خۆتانی لێ بە دوور بگرن. ئەو کاتە کەسێک بڵێ من بەس عەرەق کەسی عەرەق خۆر تاوانبارە، بەڵام من لە مەجلیسەکەدا دەنیشم، یان کاسبی پێوە دەکەم، یان لە نادیەکە کار دەکەم و عەرەق دەژێڕم، خۆ خوا نەیفەرمووە مەی خۆنەوە. فەجتەنیبوه زۆر بەهێزترە. خوا فەرمووی نەک هەر مەی خۆنەوە، ئەبێت لە هەموو بابەتەکانی ئەم شتانە دوورکەونەوە.
بۆیە لە حەدیثی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی لعنت الخمر على 10 وجوه لە بابەتی عەرەق و هەموو مادەیەکی هۆشبەردا کە عەقڵی ئینسان لابا دەشت لعنەتی خوایان لێکراوە دەشت دوورن لە ڕەحمەتی خوا یەکەمیان خودی عەرەقەکە خودی مادە هۆشبەرەکە بۆ خۆی خودی ئەو شتە نەفرەتی خوای لێکراوە دووەم ئەو کەسەی دەیخواتەوە عەرەقخۆرەکەش لعنەتی خوای لەسەرە ئەو کەسەی کەوا ساقیە و لە نادیەکە دەیژێڕێ بۆ خەڵکەکە کەسێک لە نادیدا ئیشی کرد مەگەر ئەو کەسەی کە هیچ چارەسەرێکی بۆ ژیان نەما بێ ئەوە دەبێت مامۆستایانی بەڕێز فتوای تایبەت هەیە ئللا مەگەر کەسێک هیچ شتێکی نەمابێت لە ژیانە لە وڵاتێکی مسلماناندا نەبێ و هیچ بژێوێکی ژیانی لەم سەرزەوە بۆ دابین نەبوو بێ با ئەو کەسە عەرەقیش لە ژیانیان نەخواتەوە مادام مەی دەژێڕێ و عەرەق دەژێڕێ لە نادیدا لعنەتی خوا دەیگرێتەوە چوارەمیان ئەو کەسەی کە دەیفرۆشە با خۆشی نەیخواتەوە بەر لعنەتەکە دەکەوێ ئەو کەسەی کە دەیکڕێ با خۆی نەیخواتەوە دەیکڕێ بۆ میوانەکانی ئەڵە کۆمەڵە مەسئولم میوانە عەرەقخۆرن خۆ من نایخۆمەوە بەڵام ناچارم ئەویش بەر لعنەتەکە دەکەوێت چونکە کڕیوێتی ئەو کەسەی کەوا دەیگوشێت ترێکە خورماکە دەگوشێ و دەیکا بە شەراب واتە دروستی دەکا ئەو کەسەی بۆی دروست دەکرێ حەوتەم هەشتەم ئەو حەماڵەی هەڵی دەگرێ و باری دەکا ئەو سایقەی بە ئۆتۆمبیلەکەی دەیگوازێتەوە بۆ ماڵەکە و بۆ نادیەکە نۆیەم ئەو کەسەی بۆی دەبەنە ماڵەوە بۆی دەبەنە شوێنەکەی دایرەکەی دەیەمیان ئەو کەسەی نرخەکەی دەخوات ترێی هەیە کابرایەک دێ دەڵێ لێت دەکڕم بۆ ئەوەی شەراب و عەرەقی لە دروستکەم خۆ ئەو ترێی فرۆشتووە بەڵام دەزانێت دەکرێت بە عەرەق پارەکەی خواردووە هەر لعنەتی خوای لێ دەکرێت بۆیە خوا فەرمووی فەجتەنیبوه لە هەموو شێوەی خۆتانی لێ بەدوور بگرن نەک هەر عەرەقخۆرەکە بەڵکو هەموو ئەوانەی تر حرامە لە مەجلیسێکا دانیشی کۆمەڵە خەڵک عەرەق بخۆنەوە با تۆش نەیخۆیتەوە دیسانەوە خوا فەرمووی فەجتەنیبوه وازی لێبێنە خۆتی لێ پارێزە نەکەی تۆی ئیماندار خوا دەفەرمێت لە مەجلیسێکا دانیشی دوو کەس خەریکی قومارکردنن بڵێ من بە حیاتی دەست لە وەرەخە و پیسیانە نادەم قەت قومار ناکەم لە خواردنەکەشی ناخۆم نابێت لە مەجلیسەکەشدا دانیشی ئەبێ ئەو شوێنە بە جێبێڵی ئەو ڕەفاقەتیە تەرککەی چونکە دواتر تۆش توش دەبی هەموو دەرگاکانی لێداخە فەجتەنیبوه نەک هەر ئەنجامی مەدە بە هیچ شێوەیەک هاوبەشی مەبە تەنها حاڵەتێک هەیە زۆر جا پرسیار دەکرێت جەنابەت تەکسیەکت پێ و کاسبکاری لەش ساغ بێ لەو سەرجادەیە بەردەمی نادیەک نییە نەفەرێک دەست ڕادەگرێت کۆمەڵە شوشە لە عەلاگەیەکەوە خوڕوهڕی شوشەکان دێ تۆ زەرور نییە مادام کابرا خۆی ناڵێ و باسی ناکە بڵێ ئەوە کۆمەڵە عەرەقم کڕیوە بیرەم کڕیوە دەچم لە ماڵەوە دەیخۆمەوە تۆی خاوەن تەکسی خۆت مەخە گومانەوە شەرع و تەکلیفەی لێ نەکردووی بڵێ کاکە لەو شوشانە چین ئەگە عەرەقە بەخوا سەر ناخەم دابەزە گومانی چاکی پێبەرە دەیان شل لە شوشەدا هەڵدەگیرێ لەوە چێ کۆمەڵک شەربەتی حەڵاڵ بێ خواردنەوەیەکی حەڵاڵ بێ خواردنەوە حەڵاڵەکان زۆرن مەپرسە تاکید مەکەوە خۆشی باسی نەکردووە خوا نەخواست ئەگەر ئەوەش بوو تۆ بەر لعنەتەکە ناکەوی چونکە تۆ کابرایەکی کاسبی ضرور نییە لە شتەکانی خەڵک بپرسی مەگەر خۆی باسی کا بڵێ ئەوەم پێ و بۆم هەڵگرە ئەو کاتە داوای لێبوردم کە بڵێ خوا هیدایەتی من و تۆش بدا براکە من کاسبی حەڵاڵ دەکەم دینەکەم شەرعەکەم نوێژەکەم ڕێگەم پێنادا بۆ بەڕێزت ئەم کارە هەڵگرم خوا هیدایەتمان بدە ئەویش بە لەفزێکی خۆش بە دوعایەکی خێر بەڕێکە خۆتی لێ مەکە بە دوژمن تۆ کابرایەکی کاسبکاری مسلمانی خوا فەرمووی لعلکم تفلیحون ئەم قورئانە چۆن هەستی ئینسان دەجوڵێنێ چۆن ڕێنماییەکان بە جوانی دەگەیەنێ کە کەلامی خوایە چێ هەیە حەز بە سەرفرازی نەکە کاتێک کە قورئان وشەی لعلکم تفلیحون بەکاردێنێ ئەتەوێت سەرفرازبی ئەتەوێت لە ژیانە تووشی سەریەشە و کێشە نەبی خوا دەفەرمێ نزیکی عەرەق و مادەی هۆشبەر مەبەوە لە ژیانە بێ کێشە دەژی ئەتەوێت قەت مفلیس نەبی ماڵ وێران نەبی ئابڕون نەچێ قەت نزیکی هیچ جۆرە قومارێک مەبەوە ئەتەوێت سەرفرازبی بەس شەرەفمەندانە بژی نە عەرەق خۆ نە موادی مخەدر نە قەت نزیکی قومار بەوە ئەگەر دینەکەت سەلامەت بێ عەقیدەکەت سەلامەت بێ لە ژیانە پەنا بۆ غەیری ئەڵڵا مەبە بەڕێزان حرامە بچێت سەر قەبرێک و حەیوانێکی بۆ لە خۆگری بۆی سەر بڕی نابێ و گۆشتە بخورێ هەرچی بۆ غەیری ئەڵڵا سەر ببڕدرێ ئەگەر بۆ قەبری پێغەمبەرێکیش بێ نابێ بیخۆی زۆر خەتەرە عەقیدەکەت تیا دەچێ بەس بۆ ئەڵڵا فەقەت ئەڵڵا هاوبەشی نییە لە دینی ئێمەدا خوا
دووەمیان ئەگەر دەتەوێت دینەکەت سەلامەت بێ نابێ خۆت بخەڵەتێنی پەنا بۆ بورج بەری پەنا بۆ فڕێدانی زارێک بەری تەسبیحێکت پێ بێ با دوو لە سێ داینە بزام ئاخریەکەی بە تاک دەردەچیان بەجوود ئەوە دینەکەت لە ناو دەبا ئەگەر دەتەوێت سەرفرازی قیامەت بی واز لەو بەتاڵانە بێنە واز لەو خرافەت و پوچانە بێنە إنما يريد الشيطان أن يوقع بينكم العداوة والبغضاء في الخمر والميسر ويصدكم عن ذكر الله وعن الصلاة فهل أنتم منتهون لسورة المائدة آتي نوتويك آتي دواء أو تفرمي براستي الشيطان يك آواتي هيا دجمنا حرق وركد أي إنسان آواتيكي أويا كاللقال خلقي خوادا توشي دجمناتي ورقوقينت بكا هەر وەختێ پەنا بەخوا کەوتێ کارێکەوە خەریکە تووشی دوژمنایەتی بی ئەوە تووشی داوی شەیطان بووی ئەوە ئاواتی شەیطانە بەردەوام دوژمنە سەختەکەی باب و باپیرانمان لە باوکە ئادەمەوە تا کۆتا مرۆڤ بۆ تۆی ئینسانی موسڵمان و هەموو مرۆڤایەتی شەیطان ئاواتی ئەوەیە تووشی دوژمنایەتیت کا لەگەڵ خەڵکە ڕێگاکانت بۆ ئاسان دەکا چەکەکە خەریکە خۆی دێتە دەستەوە دەبڕۆ بیکوژە کورە دەی خۆ تۆ ئەو ئاوی لێ نایە تۆ خوێنت لێ بێ و نازانم چی هانت دەدا دەی غیرەت بتگرێ دەی قبوڵی مەکە لەو کاتەدا بزانە ئەوە شەیطان وا لە پەناتەوە وەستاوە ئەوە خەریکی وەی تووشی دوژمنایەتی دەبی لە بەلاشە لەو کاتەدا ناوی خوا بێنە شەیطان بە نەفرەت کە چونکە دەکەوێت داویش داوەکەیەوە دووەمیان شەیطان دەیەوێت ڕقل لە دڵا دروستکا بەرامبەر بە خەڵک دەیەوێت ڕقل لە خەڵک بێ ئەو کاتە خەریکە ڕقل لە خەڵک دەبێتەوە بزانە دەکەوێت داوی شەیطانەوە شەیطان دەیەوێت لە زیکری خوا دوورت خاتەوە بەردەوام ئەم هەموو قسە پڕوپوچە دەکەین وەڵڵی تەسبیحێ بەدەستەوەگری 100 جار لا ئیلاهە ئیلەڵڵا بکەی خەریکە لە لات قورس دەبێ کەسێک هەیە ئامادەیە ڕۆمانێکی 1000 لاپەڕەی بخوێنێتەوە کە چی کە یەک لاپەڕە قورئان دەخوێنێتەوە هەست دەکات لەسەر دڵی قورسە پێی قورسە پێی ناخۆشە ئەوە شەیطان دەیەوێت لە زیکری خوا لاتدا بە تایبەت و عانی السەلاتی لەبەر گەورەی نوێژ خۆ نوێژ گەورەترین زیکری خوایە خوا جیای کردەوە لە ناو هەموو زیکری خوادا خوا باسی نوێژی کرد ئاگادار بە ئەو کاتەی هان لە شل لە نوێژەکە قورسە ئەوە شەیطان هانت دەدا شەیطان بەس ئەواتی ئەوەیە لەگەڵ خەڵکی خوادا لەگەڵ مرۆڤەکاندا تووشی دوژمنایەتی بی تووشی ڕق و قینت کە و سینەت پڕکا لە کینە ڕقل لە خەڵک بێ لەگەڵ خوای خۆتدا زیکری خوا نەکەی دووربی لە زیکری خوا نوێژ نەکەی ئاگاتان لێ بێ جا دوو چەکی پێیە شەیطان لە ڕێگەی عەرەقەوە مادە هۆشبەرەکانەوە بە عەرەقیشەوە لە ڕێگەی قومارەوە ئەم دوو چەکە بەکاردێنێ چەند کەس لە ڕێی عەرەق و سەرخۆشبوونەوە خەڵکی کوشت خۆتان شاهیدن بڕۆ لە دەستگای پۆلیس و ئاسایش پرسە چەند کەس لە ڕێی قومارەوە ماڵوێران بوو ڕقی لە هەموو دنیا دەبێتەوە ماڵ و منداڵەکەشی سەرگەردان بوو من خەڵکم بینیوە خانوەکەی ناو ماڵەکەی خۆی دۆڕاندووە دەستی منداڵەکانیان گرتووە فەقیرە فڕیانداونە دەرەوە خانوەکەی سیارەکەی بە پارەی زۆرەوە بە سارەی و بۆ دیلبەرزەوە ڕۆیشتۆ بەیانی بە خاڵی هاتۆتەوە هاتوونە سەری و خانوەکەشیان پێچۆڵ کردووە لێک شەوە لە قومارە هەمووی داناوە ئێستا تووشی نەخۆشی نەفسی بۆ ڕقی لە هەموو مرۆڤایەتیە بێتەوە شەیطان لەم ڕێگایەوە لە ڕێگەی عەرەق و قومارەوە جا بەڕێزان هەر کەسێک خەریکی ئەم چوارە بێ خەڵکی فێری ڕق و قینکە خەڵکی فێری دوژمنایەتی بکە وا بێ خەڵک دەست دەنە چەک لە یەکتر و یەکتری بکوژن خەڵکی ڕقیان لە یەک بێتەوە مەرحەبایی نەکەن ساردی بکەوێتە نێوان خەڵکەوە هەر کەسێک بەرنامە و پرۆژەی هەبێ خەڵک لە زیکری خوا دوور خاتەوە جا هەیە تەلەڤیزۆنی هەیە لە ئێوارەوە تەحەدا دەکەم گوێی لێ بگرە حەتا دەخەوی یەک جار ناوی خوا و ئیسلامت بە مێشکانایە نییە هەر هەمووی ئەوەی خوا پێی ناخۆشە لەو تیڤیەوە بڵاو دەکرێتەوە لەو پەیجەوە بڵاو دەکرێتەوە لەو فەیسبووکەوە بڵاو دەکرێتەوە ئەوەی کەوا سارد دەکاتەوە لە نوێشکردن هانت دەدا نوێژ نەکەی پەنا بەخوا ڕوو لە خوانەکەی سوزدە بۆ خوانەبەی ئەوە شەیطان سیفەتە ئەوە شەیطانە و لە بەرگی مرۆڤدایە دا هەیە شەیطانی معنەویە کە نەبیندراوە هەیە شەیطانی بیندراوە بە دوو پێ دەڕوا بە دوو دەست وەکو تۆ لە بازاڕە دێو دەڕوا لە ناو خوێندنگاکەتە لە ناو زانکۆکەتایە ئاگادار بە ئیماندار ڕقی لە عەرەقە ڕقی لە قومارە ئەوە پەیامی خوا بوو فەرمووی ئەگەر دەتەوێت سەرفرازی دنیا و قیامەت بی خۆت لەو چوارە پارێزە عەرەق قومار بتپەرستی فاڵگرتنەوە هەروەها بورس خوێندنەوە بۆ ئەوەی سەرفراز بی ئەی تۆی ئیماندار ئایا سینەمان پڕ بێ لە کینە بەرامبەر بەو کەسانێک کە تووشی ئەمە بوون
نانا ئێمە زنجیرە باسەکەمان لەسەر سینەی بێکینە بوو بەڕێزان کە چەند وتارێکی دوور و درێژە لەسەری دەڕۆین. یەکەم خاڵ ئەگەر کەسێکت بینی عەرەق خۆر بوو، تووشی مەوادی هۆشبەر بوو، تووشی گوناهەکان بوو، تووشی قومار بوو، چی بەرامبەر بکەین؟ ئیشی تۆی ئیماندارە لعنەتی لێ مەکەتەوە، ئەوە خوا لعنەتی لێ کردووە. خوا دەفەرمێ ئیشی خۆمە، بەڵام خوا نەیفەرموو تۆ لعنەتی لێ بکە، تۆ دوعای هیدایەتی بۆ بکە. بەڵگەمان چییە؟ بەڵگەمان حەدیثێکە کە لە صحیحی بوخاریدا بە ژمارە فەرموودەی 6398 هاتووە. کابرایەک هاتە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم، خۆی هات بە قاچی خۆی، ئەی پێغەمبەری خوا هاتووم تەمێم بکەی. جا حەدی شەرعی عەرەقخۆر تەمێکردنە، واتە نەسێکی قەتعی نییە. لە زمانی پێغەمبەر صلی الله عليه وسلم، لە زمانی ئیمامی ئەبوو بەکر کەسی عەرەقی بخواردایە خۆی هاتایە بگوتە پاکم کەنەوە لەو گوناها، خۆم کردومە و حەز دەکەم پاک بمەوە. چل دار، چل شوڕکەدار، چل پێکێشانی نەعل، گوریسێک، حەبلێک، چل جار ئەوە پێیان دەکێشا، بەس نابێت لەسەر و دەم و چاو شوێنە حەساسەکان و گورچی لەو ئەوانەی بدرێ، شوێنە کنەبێک کە کوشن دەبێیان دەم و چای بریندارکە، پاک دەبەوە لەوە. لە زمانی ئیمامی عومەر عەرەقخۆری زیاتر پەرەیسەند کردی بە 80. لەم سەردەمەدا یاسان ئاسان دەتوانن شتێکی وادا بنێن کە گرنگ ئەوەیە ئەم عەرەقخۆرە هەست بە تەنبێبوون بکە، لەم بەڵایە ڕزگاری بێ. بەڵام حەدێکمان نییە بۆ قومار، ئەوەندەی کە من کتێبم خوێن بێتەوانێ نەمبینیوە لەوە. بەڵێ کابرا هادووت هەیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، هەر وەکو جارانی تر پاکم کەوە لەوەی کەوا تاوانی عەرەقم بەسەرا چەسپاوە، خۆم ئیعتراف دەکەم عەرەقم خواردوێتەوە. جا لە شەرعی خوادا ئیمامی نەوەوی ڕەحمەتی خوای لێ بێ لە کتێبی منهاج الطالبینە دەفەرمێ ويحد بإقراره، حدی عەرەق خواردنەوە لەسەر کەسێک جێبەجێ دەکرێت، تەمێ دەکرێت بەوەی بەدەمی خۆی بڵێ بچێتە لای کاربەدەستی مسلمانان بڵێ من عەرەقم خواردوێتەوە. ئەو شەهادەتی ڕەجولەینی، یان دوو پیاو، جا دوو پیاوی ناو دژینا، دوو پۆلیس، دوو ئاسایش، دوو کارمەندی تایبەتی مادەی هۆشبەر چاویان لێبێت لە شوێنێکی گشتیدا لەسەر جادە عەرەقی خواردوێتەوە، پێشێلی یاساکانی کردووە. ئەوە حەدی عەرەق خواردنەوەی لەسەر جێبەجێ دەکرێت. لا بیریحین، بەڵام کەسێک لە ماڵ هاتە دەرەوە چۆ ناو بازار بۆنی دەمی بەسەر ئەو خەڵکیا دەڕۆ عەرەقی خواردبەوە دیار بوو، بۆن عەرەقی لێدێ. مادام لەبەر چاوی خەڵکانەی خواردوێتەوە خۆشی ناڵێ هاتووم عەرەقم خواردوێتەوە، داری حەدی لێ نادرێ، ئیهمالیکە. بە بۆنی عەرەق خەڵک تۆمەتبار ناکرێ، تاوانبار ناکرێ. هەروەها دەفەرمێەوە سوکرین، کەسێک سەرخۆش بوو بەلادا دەهات دەکەوت هەڵدەستایەوە هەموو عالەم دەیانزانی بۆن عەرەقی لێدێ و سەرخۆشە، هەر داری حەدی لێ نادرێت. سوبحان الله، ئەم شەرعەت چەند بەڕێز سەیری ئینسان دەکات. ولا وەقەیئین، کەسێ دەڕشایەوە کە ڕشایەوە خەڵک سێریان کەوتیان دەبێت خواردنی کۆنی خوارد بەوتیان با بەوەی دەهێنێتەوە هەمووی عەرەق و شەرابە خواردوێتەوە، دیسان داری حەدی لێ نادرێت، چونکە خۆی نەچۆ بڵێ دارم لێدەن، خۆی نەچۆ بڵێ پاکم کەنەوە. بەڕێزان، ئەم شەریعەتی خوایە کە مافی مرۆڤی تیا چەسپاوە. بەخوا لە هەموو شەرق و غەرب، ئەوروپا و رووسیا بگەڕێ، مافی مرۆڤ بەس لە شەرعەکەی خوادا هەیە. بۆیە خۆزگە ئەوانەی عەرەقخۆریشن ئیدمانیش بوون داوا بکەن بڵێن تو خوا ئەگەر دەستوری هەرێمی کوردستان بوو با بە شەریعەتی ئیسلام بێت، چونکە لەوێدا حورمەتی ئێمە پارێزراوە، لە غەیری ئەوەدا کەرامەتمان دەشکێ. ئەم پیاوە خۆی دێ، ئەی پێغەمبەری خوا تو خوا پاکم کەوە. کابرایەک دەڵێ هەی لعنەتی خوال لێبێ. ئەمە چەند جار هەر تەنبیه نەبووی دێەوە خزمەت پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کاتی دەگری و لەبەر چاوی ئەوە مستەحابەدا دیسان دەست دەکەیەوە بە عەرەق خواردنەوە. پێغەمبەری ڕەحمەت و میهرەبانی فەرمووی لا تەلعنوه، توخوا لعنەتی لێ مەکەن، توخوا قسەی ناشیرنی پێ مەڵێن. فوالله ما علمت أنه يحب الله ورسوله، والله ئەوەی من بزانم ئەو کوڕە بگەنجە بناسم خوا و پێغەمبەری خوای خۆش دەوێت، خوا و پێغەمبەری خوای خۆش دەوێت، چاکەی زۆرە، تووشی گوناهێک بووە، خۆشی هاتۆ و حەدە شەرعەکەی لێ دەدرێ و پاک دەبێتەوە، بەڵام مافی تۆ نییە بیشکێنی، مافی تۆ نییە لعنەتی لێ بکەی، بڵێ یا ڕەبی خوا هیدایەتی بدەی. نابێ ئێمە بەڕێزان ئەگە خوا ڕەحمی بە خۆت کرد تۆزێ مسلمانێکی باش بووی سینەت پڕکەی لە کینە بەوەی کە کەسێک تووشی گوناهێک بووە، ئەوە خوا لعنەتی لێ دەکا دەی خاتە جەهەنەم چی لێ دەکا؟ تۆ مەخلوقی، تۆ خالق نی، ئیشی تۆ ئەوەیە بڵێ یا ڕەبی خوا هیدایەتی بدە، یا ڕەبی خوا خۆم و منداڵەکانم لەم کارە دزێەوە بپارێزە. دووەمیان گوناهبار جێی بەزەییە، گوناهبار جێی بەزەییە. مامۆستا و بانخوازی گەورە و تالبێژی ئەم شارە دکتۆر عوسمان محەممەد غەریب لە کتێبەکەی خۆیدا بە ناوی نڤار لە لاپەڕەی 105دا بابەتێکی زۆر جوانی نووسیوە، دەڵێ کەسێک سەری دێشێ
لە تاوی سەری ئازاری زۆرە تۆ وەکو موسڵمانێکی خاوەن وجدان دەبێت بە زەید پێدا بێتەوە. ئەی کەسێک لە ژانەسەری هەبوو پێڵان شەقیقە سەریەشەکەی تونترە ئەبێت زیاتر بە زەید پێدا بێتەوە. ئەگە کەسێ تووشی سەرەتانی خوێن بوو پەنا بەخوای پەروەردگار ئەبێت تۆ زیاتر بە زەید پێدا بێتەوە، زیاتر هاوکاری بی دەردەکەی قورسترە. کەسێک تووشی نەزەر بوو چای بۆ ئافرەتانی نامەحرەم دەژێڕا ئەبێ پەرۆشت بێت چونکە ئەوە ترازاوە خەریکە تووشی ڕەوشت خراپی دەبێت. ئەگە کەسێک لەوەوە دەچۆ سایتە کۆمەڵایەتیەکان سایتە ئینتەرنێتە خراپەکانەوە بە دووی ڕشتی خراپا دەگەڕا ئەبێت دیسان تۆ بە نەخۆشی بزانی ئەوە تووشی بەدکرداری دەبێت نەخۆشە داماوە ئەبێ ڕێنمایی بکەیت. ئەگە کەسێک تووشی زینا بوو ئەبێ ئەمجا زیاتریش بە زەید پێدا بێتەوە گوناهەکەی گەورەتر بووە. کەسێ تووشی کوفر و ئیلحاد بوو پەنا بەخوا ئەبێ زیاتر بە زەید پێدا بێتەوە چونکە تۆ دەچێتە جەهەنەمەوە. ئالەم کاتەدا تۆی موسڵمان کە کەسێک دەبینی وەکو چۆن نەخۆشەکە تا نەخۆشیێکی قورستی بێ ئەبێ بە زەید زیاتر بێ کەسی گوناهباریش تا گوناهەکەی گەورەتر بێ ئەبێ زیاتر لەگەڵ یا میهرەبان بی بە بەزەیی بی بیجێڕیتەوە نەک ڕق و قینت بەرامبەری هەبێ نەک نەفرەتی لێ بکەی نەک گوتاری توندی بەرامبەر بدەی نەک گوێنی پێ بدەی نەک تەشهیری پێ بکەی و ناوی بزڕێنی. ئێستا معقول نییە من لەم وتارەدا باسی عەرەخۆر و قومارچی دەکەم بڵێم هەرچی عەرەخۆرە بێ ئەخلاقە. ئەو قسەی ڕاستە؟ جاریوە کابرا عەرەخۆریشە هەرچی بێ ئەخلاقی نەیکردووە لە ژیانیە. تۆ تەشهیرت پێکرد ناوت زڕان ئەوەندەی کە لە ئیسلامەکە دوورت خستەوە. نەخێر ئەم وتاری بۆ بخوێنەوە بڵێ ئەوە خوا دەفەرمێ کاری شەیطانە وەرەگەر سەرفراز بی واز بێنە هیدایەتی خوا وەرگرە. بۆیە دەبێت بەرامبەر بەو کەسانە وەکو پیاوچاکانی ئەم ئومەتە بین. من زۆر جا وتارم گوێ لێ دەبێ وتاری مامۆستای ئاینی کابرا گەر نورێکشی لە دڵا مابێ فوویەکی لێ کردووە کوژاندوویەتیەوە ئەوەندە ئەم دینی خوایە بە قورسی باز دەکرێت هیچ ڕەحمەتێکی تێدا نەماوە بەس بەخوا سەلەفی ساڵحی ئەم ئومەتەوانە بوون. شێخ معروفی کەرخی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ لەگەڵ کۆمەڵە لە قوتابیەکان و پیاوانی بەڕێزی وەکو جەنابتان ئەهلی مزگەوت چووبوونە کەناری دیجلە دانیشت بوون. ئەوە ئەهلی ئیسلام حەق وایە بچێتە پارکەوە کاتێکی خۆش بەسەر بەرێ. بەخوا ئەهلی ئیسلام و مامۆستای مزگەوت و پیاوانی دەست بە دەستنوێژی وەکو جەنابتان حەق وایە بچنە گەشت و سەیران و مەزرعە و باخێکی خۆش و مەجلیسێکی ئیمانی و خۆش و قسەی خۆش بگرنەوە. خەفەتەکانی دنیا بەبادن و زیکرێکی خوا بکەن و سوپاسی خوا بکەن و پارێنانی خۆشیش بخۆن. شێخ معروفی کەرخی خۆی چوو لەسەر ڕووباری دیجلە دانیشت. بەڵام لە تەنیشت ئەوانیشەوە کۆمەڵە گەنج هاتن دایان کوتا دەستیان کرد بە هێندی عەرە خواردنەوە و ڕەقس و سەما و زوڕنالێدان و شای و هەڵپەرچێ. ئەوانەی لە خزمەتی شێخ معروفی کەرخیدا بوون عاجز بوون پێیان ناڕەحەت بوون وتیان مەجلیسەکەیان لێ تێکداین فەرمی وازیان لێ بێنن. ئەوانە کاری خۆیان دەکەن خوا هیدایەتیان دا وتیان قوربان توخوا دوعایەکیان لێ بکە توخوا دوعایەکیان لێ بکە. فەرمی من دوعاکە دەکەم ئێوەش لە ناخی دڵەوە بڵێن ئامین. وتیان بەڵێ. فەرمووی اللهم اسعدهم في الآخرة كما أسعدتهم في الدنيا. يا ربي خويا چۆن ئێستا ئەم کۆمەڵە گەنجە ئێستا لە کامەرانی ئەو پەڕی جەویان فولە بە کوردی خۆمان جەویان فولە و لە خۆشبەختیدا بە حسابی خۆیان دەژین. یا ربی خوا لە قیامەتیشە ئەوە خۆشحاڵیان کەی ئەوە بە کەیف و سەفا بن. تەلەبەکان شەرمیان کرد بڵێن قوربان ئێمە وتمان لە ناخوا لە ناویان بەرێ خوا غەرقیان کە خوا غەزەبیان لێ بگرێت. تۆ دەڵێی یا ربی چۆن لە دنیا لە ئێستا لە کەیف و سەفا و هەڵپەرچێ و شایدان خوا لە قیامەتیشە هەروە کەیف خۆش بن. بەڵام قسەیان نەکرد ئەدەبیان لە خزمەت مامۆستاکەیاندا پاراست. گەنجەکان لێبوونەوە هاتنەوە سەیرەکەن مامۆستایەک بەڕیشێکی سپیە و مێزەرێکی سپی و تەسبیحێک بەدەستەوە و کۆمەڵە تەفسیری قورئان دەکا ویستیان بەرەو ڕووی بڕۆن و گاڵتەیان پێ بکەن بڵێن هەیدوا کەوتوینەوە خەریکی چین. سبحان الله چونکە ئەم پیاوە لەگەڵ خوای خۆیدا پاک بوو ئەوەندە سینەی پاک بوو لەگەڵ ئەو گونەهبارانەدا وەڵڵای دەڵێ کە نزیک بوونەوە بە چۆکا کەوتن دەستیان کرد بە گریان. هاتن دەستی شێخ معروفی کەرخیان ماس کرد و هەر لەوێدا تەوبەیان کرد بوون بە ئەهلی دەرس و زیکر. بەڵێ فەرمووی من کەوتم خوا لە قیامەتا خۆشحاڵیان کە یعنی خوا هیدایەتیان بدەی تەوبە بکەن توخوا ئەمە باشتر بوو یان بڵێن خوا لە ناویان بەری. ئیشی ئێمە دوعای شەڕ نییە لە خەڵک ئیشی ئێمە دوعای هیدایەتە بۆ خەڵک. مالیکی کوڕی دینار زانای پایەبەرزی ئیسلام و پیاوچاکی سەردەمی خۆی لە شەوێکە دەگەڕێتەوە بۆ ماڵەوە گەنجێک دەبینێ سەرخۆشە کەف لە دەمی دێتە دەرەوە بۆنی عەرەقەکەی ڕۆژەڕەیەک دەڕوا هاوار دەکا ئەڵڵا 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 سەرخۆش بۆ تە قسە بە دەمیادە زیکری خوا دەکات ڵا ئەڵڵا. مالیکی کوڕی دینار دەستی گرت و بردیەوە بۆ ماڵی خۆیان. جەنابەت جاری وایە تەکسیەکت پێیە ئۆتۆمبیلێکت پێیە سەرخۆشێک لە شوێنێک هاتوۆتە دەرەوە و ڕەتەڕەت دەبا و دەڕوا خێرت دەگا هەڵی گرە ئەوە عەرەقی پێ نییە باری پێ نییە سەرخۆش بووە
لەوە چێ پارەیەکی پێ بێ خاوەنی ماڵ و مناڵێکە خێرت دەگا هەڵی گرە لەبەر خوا بیگەێنەوە ماڵەکەی خۆی چونکە لەوە چێ کەسێکی خوانەناس هەر هەمان ساری پێ بێت دەست بە ژیفان یاکە پارەکەشی لێ بستێنێ لەوە چێ لەسەر جارە بەڕێزان سارەیەک لێیدا تووشی موسیبەتێک بێ کابرایەکیش ماڵ وێران دەبێ تۆ گوناه ناگا کە دەستی ڕاگریان خۆت بە ویژدانەوە هەڵیگری بیگەێنێتەوە ماڵەکەی خۆی شوێنەکەی خۆی با تووشی بەڵایەک نەبێ بەڵکو خوا بەو هەڵوێستە جوانەی تۆ هیدایەتی بدە مالیکی کوڕی دینار ئەو عالمە گەورە دەستی ئەو سەرخۆشە دەگرێت دەیباتە ماڵەوە دەمی بۆ دەشوە جلەکانی خاوێن دەکاتەوە دەم و چای بۆ دەشوە خواردنیە داتێ و گەنجەکە بە ئاگادێتەوە قوربان خەجاڵەتم دەفەرمێ هەمومان عەبدی خوین یا ڕەبی خوا هیدایەتی منیش تۆش بدە کوڕم بڕۆ بۆ ماڵەوە دەڕواتەوە زۆر دوعای خێری بۆ دەکا بەیانی کە دەچێ بۆ مزگەوت ئەو گەنجە لە مزگەوت تا دەبینێ بەڵام ئەوە باسکەین شەو مالیکی کوڕی دینار کە دەخەوێ فریشتەیەکی خوای پەروەردگار لەسەر شکلی ئینسانە پێی دەڵێ من مەلایکەتی خوام خوای گەورە سەلامت لێ دەکا ئەی مالیکی کوڕی دینار دەفەرمێت تۆ دەمی ئەو سەرخۆشەت لەبەر خاتری ئێمە پاکردەوە ئێمەش لەبەر خاتری تۆ دڵمان پاک کردەوە دەفەرمێ بەیانی کە چۆ مزگەوت سێ دەکەی ئەو گەنجە دەگریا دەڵێ یا ڕەبی خوایە هاتوومە بەر قاپیەکەت یا ڕەب تەوبەم کردووە خوا دەبێت تەوبەکەم لێ وەرگری لە گوناهی چەند ساڵم خۆش بێ و پاکم کەیتەوە یان خوایە تەوبەم لێ وەرناژیرێ مالیکی کوڕی دینار ناسیەوە فەرمووی ئەم شەو خوا مژدەی قبوڵبوونی تۆبەکەی تۆی بە فریشتەیە بۆ ناردوم خوا لێت خۆش بوو قبوڵی تۆبەکەت بوو بەڕێزان گوناهبار جێگەی بەزەیە نەک زیاتر ڕۆی شوێنی لە گوناهەکەیدا سێمیان ئەو کەسەی کە قومار دەکات ماڵەکەی لەدەست دەدا کارەکەی ناشەرعیە کارەکەی نەعەقڵانیە چ کەسێکی عاقڵ و ژیر پەنا بۆ قومارکردن دەبا هەر جۆرێکی قومار بێ بەڵام ئەوەی جێگەی مەترسیە قومارچی گەورە ئەوانن کە میلەتەکەیان لە قوماری گەمەی سیاسیدا دەدۆڕێنن ئەی سەرکردەکانی کورد بەبێ جیاوازی بەخوا بە هەمووتان دەڵێم کوردی باشوور کوردی باکووری کوردستان کوردی ڕۆژ ئاوای کوردستان تکایە ئاگاتان لە خۆتان بێ لە گەمەی سیاسەتا میلەتەکەتان مەفرۆشن وەکو هیچمان بۆ ناکەن توخوا لە گەمەی سیاسەتی نێودەوڵەتیدا میلەتی کورد مەفرۆشن بێ دینمان مەکەن بێ ئیمانمان مەکەن بێ ژیانمان مەکەن لەبەر ڕق و قینی ناودڵی خۆتان کە حیزبی هەتانە بەرامبەر یەک میلەتی کورد لەسەر مێزی قوماری نێودەوڵەتیدا مەدۆڕێنن قومارچی هەرە گەورە ئەوەیە میلەتەکەی لە قوماری سیاسەتا بدۆڕێنێ ئەی ناوەی تری ڕەن بێ ڕۆژە هیدایەت بێ وەرگێ و خۆشی زەرەت دەکا بەتەنیا بەڵام قومارچی گەورە ئەوەیە کە میلەتەکەی هەمووی لە قومارە دۆڕاند بێ چوارەم هەیە بە عەرەق مەستە ئێمە سوپاس بۆ خوا عەرەقخۆر نین و ئەهلی مزگەوت جەنابیشتان بڵێن مامۆستا باسی عەرەقی کرد باسی قوماری کرد من نە عەرەق دەخۆم نە قومار دەکەم بەڕێزان شەرت نییە بە عەرەق مەست بی شەرت نییە مەوادی هۆشبەرت بەکارهێنا بێ مەرج نییە لەسەر قومارێکی ئاشکرا دانیشتبی و ماڵەکەت دۆڕاند بێ ئەبێ وریابین دنیا مەستمان نەکە زانای پایەبەرزی ئیسلام خوا لێی خۆش بێ شێخ محەممەدی غەزالی شێخ محەممەد غەزالی نووسەری بەناوبانگ و وتارخوێن و داعی بەناوبانگی ئیسلام ئەو پیاوە بەڕێزە باسی خۆیمان بۆ دەکا ئەفەرمێت جارێک لەگەڵ کەسێکی ناسیاومدا دانیشتم کە ئیدمان بوو بە عەرەق خواردنەوە خۆی گرتبوو بە عەرەق خواردنەوە وازی لێ نەدەهێنا پێم وت فڵان کەس وا تەمەنت چۆ پێشەوە لەخوا بترسە و بۆ یەکجاری تەوبە بکە واز لە عەرەق خواردنەوە بێنە وتی مامۆستا تو خوا دوعام بۆ بکە ئەفەرمێت چاوی پڕ بوو لە فرمێسک دڵی پڕ بوو لە کوڵی گریان وتی تو خوا دوعام بۆ بکە خوا هیدایەتم دا لەو بەڵایە ڕزگارم کە والله ئەزانم خراپە خەجاڵەتی بەردەمی خوام ئیتر مبتەلا بووم پێوە ئەڵەم وازی لێدەن و بەسەر خۆم ئازاڵ نابم تو خوا دوعام بۆ بکە ئەڵێ لەو کاتەدا بیرم کردەوە بە زەین بە خۆم داهاتەوە ئەمجا ئەویش وتم ڕاستە من لە ژینگەیەکا پەروەردە بووم لە ژیانما دڵۆپێ عەرەقم نەخواردێتەوە تەنانەت دەستم بە شوشەکەشی نەکەوتووە لەناو ماڵێکی موسڵمان و دیندار و خواناس و پڕ لە قورئان و حەدیثا پەروەردە بووم ئەو ژینگەی منی تێدا پەروەردە بووم وا بووە کە لە عەرەقخۆران دوور بم بۆیە لەو بەڵایە دوورم قەت قوماریشم نەکردووە بەڵام ڕەنگ بە هەستم بە خۆم نەکرد بێ زۆر جار مەست بوو بم بە دنیا سەرخۆش بووبم و خۆشم بە گوناهبار نەزانی بێ جەنابەت ئەوەتانی ئیعتراف دەکەی کە گوناهباری خەجاڵەتی بەردەمی خوای بۆ قیامەتت زەرەرە بەڵکو خوای گەورە بەو فرمێسکی ناو چاوت خوا لێت خۆش بێ بەڵام منەوە تا داوای لە خۆشبوونیش لە خوا ناکەم
ئەو دەرسە گەورەی پێداین فەرمووی بە خۆتاندا بچنەوە ئەو کەسانی عەرەقی ژنتان نەخواردوێتەوە ئەو کەسەی بە عەرەق مەست نەبووی لە ژیانتا مادەی هۆشبەرن نەخواردەوە بێهۆش نەبووی ئەی دنیا مەستی نەکردووی تخوا بەڕێزان چەند کەس هەیە بە پارەی زۆر مەستە پارەی زۆری هەیە ئەوەی بیری لێ ناکاتەوە لای خوا و لای قیامەتە پارە سەرخۆشی کردووە هەیە بە جوانی جەستەی مەستە چەند کوڕی لاومان هەیە چەند کچی باشمان هەیە ئاگامان لە خۆمان بێ شەرت ئەوەیە بە دنیا مەست نەبی با بە عەرەقیش مەست نەبووبی خاڵی کۆتایی خاڵی پێنجەم ئەوەیە ئیسلامی ئێمە هەمووی عەدلە ڕەحمەتە حیکمەتە هەر کاتێ شتێک لە ئینسانە قەدەغە دەکا دەرگایەکی تری لێ دەکاتەوە جێگرەوە بەدیلی بۆ دادنێ کاتێک خۆی پەروەردگار فەرمووی عەرەق حرامە نەبیزی حەڵاڵ کردووە نەبیز ئەوەیە خورما بۆ ماوەی ڕۆژێک دوو ڕۆژێنن دەیکەنانە ئاوەوە تامەکە دەداتەوە لەشیش بەهێز دەکا بەڵام سەرخۆشن ناکە ترێ مێوش بێ نەبی خەناو ئاوە دواتر ئاوەکەی دەخۆیتەوە ئەوە نەبیزە ئەوە حەڵاڵە چونکە سەرخۆشن ناکە خوا دەفەرمێ ئەوە بخۆ خوا دەفەرمێ شەربەتەکان ئەنواعی شەربەتی میوە بخۆ حەڵاڵە بۆت دۆشاوەکانیان بخۆ دۆشاوی خورما بخۆ دۆشاوی ترێ بخۆ حەڵاڵە بۆت بەس عەرەق مەخۆ با سەرخۆشن نەکە کە ئەوەی لێ قەدەغە کردووی ئەم دەرگایی لێ کردوویتەوە ئەفەرمێ قەت قومار مەکە لەگەڵ بەرامبەرە پارەیەک من دۆڕاندم یان تۆ دۆڕاندت با گەنجێک کە حەزی لە برنەوەیە چی بکە دووتی بیاری دەکەن با بەڕێوەبەری شارەکە دەوڵەمەندێک سپۆنسەریان بکە بڵێ ئەم دوو تیپە یاری بکەن ئەم دوو کەسە شەترەنج بکەن ئەم دوو تیپە بالە بکەن هەر جۆرێ یاریەک دێڵێ ئەم دوو کەسە پاڵەوان بازی بکەن یەکتر بدەن بە عەرزا کامیان بردیەوە من خەڵاتی دەکەم واتە کەسیان پارەیان نەداوە کەسی سێیەم جا حکومەت بێ دەوڵەمەندێک بێ کۆمپانیایەک بێ با ناخی ئەو گەنجە تێرکە ئەوە هیچ قومار نییە ها بردوشتەتەوە قوماریشن نەکردووە خوای گەورە ئەم دەرگایی کردوێتەوە ئەمەی لێ قەدەغە کردووی ئەوەی بۆ کردویتەوە خوا دەفەرمێ عیبادەتی بدمەکە عیبادەتی ڕەحمان دەرگای ئاسمانی بۆ کردویتەوە مەچۆن لە داروبەر بپاڕێەوە هەل لە ماڵی خۆتەوە مەلاو شێخن ناوێ مزگەوتیش نەبێ لە هەر شوێنێکە بەدڵ هاواری خوا بکە خوا وەڵامت دەداتەوە ئەم دەرگا گەورەی کردوێتەوە پێویستیت بە کەس نییە واسیتە بێ لە بینی خۆت و خوادا خوا فەرمی واستەم لا بردووە هەر هاوارم لێ بکە دڵم لەبەیکە یا عەبدی بەڵێ بەندەکەم وەڵامت دەدەمەوە خوای پەروەردگار دەفەرمێ پەنا مەبە بەر بورج و فاڵگرتنەوە ئەوانە بۆ زانینی داهاتوو ئەی چی بکەم خوایە دەمەوێت نازانم بیکەمیان نەیکەم خوا دەفەرمێ سەڵات و ئیستیخارە بکە نوێژی ئیستیخارە بکە پەنا بۆ نوێژی ئیستیخارە بەرە دوورکان نوێژ بکە لە دوای نوێژەکە بڵێ یا ڕەبی خوایە ئەم کارە سەری لێ دەرناکەم پرس و ڕاوێژم بە زانایان و دانایان کردووە هێشتا دڵم ئاو ناخواتەوە ئەگە خێری دنیا و قیامەتی تێدایە خوای بۆ ماسانکە سەڵات و ئیستیخارە بکە ئەگە شەڕی تێدایە بۆ ئێستا و بۆ داهاتوم بۆ دنیا و قیامەتم خوایە لێم لادا ئیتر پەنامە بە بۆ بورجەکان و بۆ فاڵگرتنەوە و بۆ ئەوەی کەوا ئەزلامێکە عەرەبەکان دەیان کرد بتپەرستەکانی قەدیم دەیان کرد بەڵێ بەڕێزان ئەمە وتارەکەمان بوو لەسەر عەرەق لەسەر قومار لەسەر ئەو شتانەی کە خوای پەروەردگار لە سوورەتی ئەلمائیدە ئاەتی 90 و 91 بۆی باس کردین ومێدەوارم کە ئینشاءالله خوای گەورە بە ڕەحم و میهرەبانی خۆی بمان پارێزێ هەموو ژیانمان تا کۆتایی پێدێ لەو چوار بەڵایە خوا بمان پارێزێ خوایە خۆمان و خێزان و منداڵمان خۆشەویستان و دینداران و ئەهلی مزگەوتمان خوا لەوانە پارێزێ یا ڕەبی خوایە هەموو ئەو کەسانش کە تووشی ئەو بەڵای عەرەق و قومار و مادە هۆشبەرەکان بوون خوایە بە ئاگایان بێنیتەوە خوایە هیدایەتی خێریان بدەی خوایە عاقبەتی ئێمەش و ئەوانیش خێرکەی ئەوەی نەخۆشە یا شافی یا ئەڵڵا لەم ڕۆژە مبارەکەدا لێت دەپاڕێمەوە خوا شیفای بەخێری بۆ بنێری خوایە ئەوەی نەخۆشە خوایە شیفای بدەی ئەوەی دڵتەنگە خوایە دڵی خۆشکەی ئەوەی هەر کێشەیەکی هەیە خوایە بێ بەهانا و هاواریەوە خوا ئێمەی میلەتی کورد و هەموو گەلانی دنیا لە هەموو بەڵایەک لە هەموو نەخۆشیەک لە هەموو ناخۆشیەک لە هەموو مصیبەتێک خوا پارێزی آمين آمين والحمد لله رب العالمين يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون